دەستخۆش کاکە جوان ڕۆژیان سڵاوی و خەڵکی کە دنیا سڵیان بەنادی لای بکەوە سڵاو ڕێزم بۆ هەموو لایەک ئومێدوارم بەدڵی ئەو کەسانە کە بینیانە و جوان لەگەدە و دەستی تۆش خۆش بێ کاکە جوان ڕووی برام بە هونەری میلی دەستی پێکرد بەڵام ئێستا هونەر مندێکی میلی ئەکادیمیە ینی بە شمشاڵ بە باڵەبان لە هەموو بارێکی ئەکادیمیانە زۆر بەتوانایە زۆر سەرکەوتووە دەستە خۆش بێت کە هونەری کوردی ئەپارێزی و ئەو ئامێرە فۆرکودانە ئەپارێزیتە ئێستا لە پێدای ڕسەنایەتی هونەرەکەیە زۆرمان خۆتە پێشتۆ بە ئەم بە ئامێرە هەوایە فودارەکانی وەکو بواری سەربازەکەی خۆی لە هەموو مارشە نەتەوایەتەکانە بەشدارە لە هەموو جەنازەی سەرکردەکان و لە هەموو مارشی جەنازەکانە کاژۆڕۆ بە مارشی جەنازەی جەنابی مامجەلاری شەوە بگرێت هەتا هەموو سەرکردەکان کاژۆڕۆ هەڵکات بە مارشی جەنازە ئامادەبووەوە و تا ئێستا لە هەموو بۆنە نەتەوایەتەکانی کۆمەڵی هونەری میلیان نەورۆز و هەموو بۆنەکان بۆ بەخشانە بەشدار بووە دەست خۆشی لێکن وەکو پێشمەرگەی وەکو هونەرمەند سپاس.